دووری نێوان تۆ و تیمی خێزانی سمارت تەنها یەک پەیوەندیە. ئەگەر نەخۆشی یا نەخۆشی بەتەمەنتان هەیە یا دووگیانی و دووری لە نەخۆشخانە یا منداڵەکەت پێویستی بە چارەسەری خێرایە، چارەسەرەکەی ئاسانە. ئێستا تیمی خێزانی سمارت چاوەڕوانی پەیوەندیەکانتانن بۆ هەر چارەسەرێکی خێرا و پێویست. یەکێکی تر لە خزمەتگوزاریەکانی تیمی خێزانی سمارت بوونی ئەمبوڵانسە کە بۆ هەر حاڵەتێکی پێویست بۆ ئەوەی بەڕێز بەردەستە. تیمەکانمان ئەم خزمەتگوزاریانە پێشکەش دەکات وەکو وەرگرتنی پشکنینی خوێن لە ماڵەوە، هێڵکاری دڵ، دانانی سۆندەی میز، دانانی سۆندەی خواردن، کانولە دانان و دەرزی لێدان و لابردنی تەقەڵ و چەندین حاڵەتی دیکەی پێویست. تیمەکانمان بە باشترین شێواز دەگەنە خزمەتان بۆ هەر چارەسەرێکی بەپەلە و گونجاو. تیمی خێزانی سمارت لێرەیە.